بۆ زیاتر هەنگاونان و هاوتاکردنی موچەی کەس و کاری شەیدان و ئەنفالکراوانی هەرێمی کوردستان و گرێدانی بە حکومەتی فیدراڵی عێراق وەفدێکی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دامەزراوەی شەیدانی عێراقدا کۆبووە. مەحموود حاجی ساڵح وەزیری شەیدان ئاشکرای کرد کۆبوونەوەکەیان زۆر گرنگ بووە، هەنگاوی باشیان ناوە بۆ خزمەتکردنی کەس و کاری شەیدان و ئەنفالکراوان. حکومەتی ئیتیحادی لەسەر دوو بابەت سەمان کرد. بابەتی یەکەم ئەو کارانەی پێشتر کراوە لە بینی هەردوو لامان لە بینی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی حکومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەی شەیدانی حکومەتی ئیتیحادی بە مەبەستی ڕێخستنی سیاسات و یاسای هەردوولا بۆ ئەوەی کە موچە و منحەکانیان هاوتا بکرێت و خاڵی یەکەمانەوە بوو کە ئەو پارەی ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگیرێ بخرێتە سەر حکوومەتی ئیتیحادی کە ئەو نووسراوەی ئێمە نردبوومان بۆ ئێرە ئەمڕۆ بەڵێنیاندا کە ئەو نووسراوە بەشکەنەوە بۆ بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی. ئێمە سوپاسێکین جارێکی تر وە چەند خاڵێکی هاوبەشمان لە نێوان تاوتوێ کرد بۆ ئەوەی وەکو مزەکەرەیەکی تەفاهم لە نێوان هەردوو لامان کە کاری لەسەر بکەین نزیکەی 14 خاڵە کە ئەو لیژنەیەکمان پێکەیناوە ئەو خاڵانە پیا بچنەوە بۆی لە داهاتووە هەردوو لامان پێکەوە وەکو دوو موئەسەسە وەکو دوو دامەزراوە عیلاقاتەکەمان بچێتە ئاشتێکی ترەوە لە نێوخۆ هەتا لە دەرەوە بۆ ئەوەی بتوانین باشتر خزمەتی کەسوکاری سەربەتی شەیدان زیندانیانی سیاسی جینۆساید کراوان بکەین. پاشان وەفدەکەی هەرێمی کوردستان لەگەڵ دامەزراوەی زیندانیانی سیاسی عێراق کۆبوونەوە و تاوتوێی قۆناغە بڕاوەکانی لژنە هاوبەشەکەی هەرێم و حکومەتی فیدراڵی تایبەت بە زیندانیانی سیاسی تاوتوێ کرد. جەختیان لەوە کردەوە کە دەبێت ئەو لژنە هاوبەشە زیاتر چالاکتر بکرێت. ئەسڵ النقاش کان حول چەقی تاوتوێکەمان تایبەت بوو بە هاوتاکردنی یاسای زیندانیانی سیاسی و شەهیدان لەگەڵ بەغداد و فێڕوانینی دامەزراوەی زیندانی سیاسی عێراقی و بەستنەوەی سەرجەم زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان بەم دەستگایەوە. چونکە یاساکەمان بەم شێوەیە هاتووە دەبێت لەسەری بڕۆین و دەستکاری نەکرێت. وەک چۆن یاساکە زیندانیانی بەسڕە دەگرێتەوە دەبێت زیندانیانی سیاسی هەرێمیش بگرێتەوە. بۆیە داواکارین هەموو زیندانیان پەیوەست بن بەم یاسایەوە و ئێمە پشتیوانی پشگیری زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان دەکەین. ئەگەر لە خۆمان زیاتر نەبێ لە خۆمان کەمتر پشتیوانیان نابین. فلذلك احنا ندعو ان السجناء يعني ينضوون جميعا. وەفدەکەی وەزارەتی شەیدان ئاشکرایان کرد سەردانەکەیان بۆ بەغدا گرنگ بوو و هەنگاوی باشیان ناوە بۆ ئەوەی بتوانرێت لە داهاتوویەکی نزیکدا موچەی وارسی شەیدان و کەسوکاری ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی هاوتای موچەکانی عێراق بکرێت و گرێ بدرێتەوە بە بەغدا و سەرجەم ئیستیحقاقاتیان لەگەڵ عێراقدا پێ بدرێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.